هەرایی بریتێ لەو ڕۆک واتە ڕۆک و داروبەر کە پێویستمانە هەبێتن لە چواردەورەی شار پشتێنێ سەوز هەبێت لەو شوێنانە لەوە ئەرکی هەموو حکوومەتە کەوا ئەو پشتێنە سەوزە دروست بکاتن بۆ ئەوەی تۆز و خۆڵمان لێ دوور بکەوێتەوە هەروەهاش پلەی گەرمی کە ئەو پلە گەرمی بایکەوە لە دەروی شار دێتن لێمانەوە دوور بکەوێتەوە پلەکەی دابەسێتەوە و هەروەها گرنجێکی زۆری هەیە بۆ زیادکردنی ڕێژەی ئۆکسجین لە ناو هەوای شار. ئاوا کارەبایە بەڕاستی ئەو شتانە پێویستە لەسەر حکوومەت لۆ هەموو هاوڵاتیەکی ئەو وڵاتەی مسۆگەر بکات. هاوڵاتی زۆر قسەیان هەبوونەوە کەمی کارەبا بەس حکوومەت جێ بە هاوڵاتیان نەدایە و جێ لە هاوڵاتیان ڕانەگرتیە. ئێستا حکوومەتی بەغدا هەموو بازیخانە بە 425 بە 450 ئەوها دەبی دەوری حکوومەتی ئەلێرە کۆنتترۆلی بکە لە هەموو ئەو بازیخانە یەک سعر بکەن نەک ئەو بازیخانەی سیارە ئەو بازیخانەی سیارە ئیتکە سیارە خۆ نییەکەوە لە وڵاتێک دەژین ئێمە دوو بەشی کەچی لە عراقدا 450 کەچی لە وڵاتی ئێمەکەەوە یەک خاڵمان بینە لای ئێمە 850 و 900 بەڵام من گلەیم لەڕای گرەی ئاراستی حکوومەت دەکەم بەڕاستی حکوومەتی هەرێم لە هیچ دایانێک لە هیچ بوارێکدا هاوکاری خەڵکی نەکردووە لە هەر لایەک بیگری بەڵام ئەمە لایەنەکە ئەی لایەنتریان بازرگانەکانمان کامە هاوکاری خەڵک دەکەن هیوادارم کەەوە هەردوو لا بێنە سەرخەت و هاوکاری خەڵککەن بۆ هەرزانکردی بەزین زۆر سپاس. Thank you.